هەرچەندە سامانی ئاو لە هەرێمی کوردستان لەژێر مەترسی کەمبوونەوە و هەڕەشەی وڵاتانی دراوسێدایە، بەڵام حکوومەتی هەرێم هێشتا دەستی نەبردووە بۆ پاراستنی ئاوی ڕووبار و دەریاچەکان و تا ئێستاش ئاوەڕۆی زۆرێک لە شار و شارۆچکە و قەزاکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دەڕژێنە ناو ئاوی ڕووبارەکانەوە. ئەماش بۆتە مەترسی بۆ سەر ژینگەی ناوچەکە و مەترسی بۆ سەر داهاتووی ئەو ڕووبارانە لە هەرێمی کوردستان. زۆر بەداخەوە ئەم دیاردەیە لە سەرانسەری کورسانە بەدی ئەکرێ و گەرمیانیش بەدەر نییە لەو دیاردەیە کە دیاردەیەکی زۆر ناشرینە. هەموو پاشماوەکانی ماڵان ڕواکرێتە ڕووباری سیروانەوە، بەتایبەت ڕووباری سیروان کە شادەماری سنووری ئیدارەی گەرمیانیش دەئەندرێ و لەگەڵەوەشان 90-95% ئەم دانیشتوانە پشتی بەو ڕووبارە ئەبەسن بۆ مەبەستی خواردنەوەی ئەم بەکارهێنانەکانی دیکە. دیارە کۆمەڵێک زیانی هەیە لەوانە لە ناوبردننی سەرجەم ئەو زیندەوەرانەی کە لە ناو ئاوەکە بەدی ئەکرێ. خۆشتان نەزانێ ئەمە لە ڕۆژینگەیەوە دیارە 70% زیندەوەرە لە ناو ئاوەکانە بەدی ئەکرێ و کۆمەڵێک زیانی تەندروستی کە زۆربەی جار ئەم ڕووبارە بەکارهێنرێت بۆ هەندێک مەبەستی دیکە وەکو زراعات وەکو کۆمەڵێک مەبەستی دیکە. دیارە ئەمانە زۆر ترسناکن و ئەو دیاردەیەش زۆر بەداخەوە بەدی ئەکرێ. لای خۆیەوە سەرۆکی شارەوانی کەلار ڕایدەگەیەنێت لەبەر قەیرانی دارایی تا ئێستا نەتوانراوە یەکەی چارەسەرکەری ئاوەڕۆ لە کەلار دابنرێت. بەڵام ئەو پرۆژە نیشتەجێبوونانەی ئێستا لە جێبەجێکردندان یەکەی چارەسەرکەری ئاوەڕۆیان تێدایە و ئاوەڕۆکەیان تێکاڵ بە ڕووباری سیروان ناکرێت. دەرسەبارەت بە چارەسەری ئاوەڕۆی شاری کەلار کە ئێستا دەڕژێتە ناو ڕووباری سیروانەوە، ڕاست ئەمە خۆی بۆ خۆی پیسکەری ژینگەی ئەو ڕووبارەیە، بەڵام ئەمە پێویستی بە یەکەی چارەسەری ئاوەڕۆیە کە پێم وابێ جارێ لە کوردستانە لە هیچ شوێنێکە ئەم کێشەیە چارەسەر نەکراوە. بەداخەوە پێویستی بە بودجەیەکی زۆرتر هەیە کە ڕەنگە لەم قەیرانی دارایە لە توانانە بێ بتوانین یەکەی چارەسەری ئاوەڕۆدا بنین. بەڵام ئەو پرۆژە تازانەی کە ئەکرێمە لە شاری کەلارە زیاد لە 5 پرۆژە نیشتەجێبوون لە ئێستا لە قۆناغی جێبەجێکردن و مەڵەت وەرگرتنان، هەموو ئەوانە بەپێی ئەو سایت پلانەی کە هەیە یەکەی چارەسەری ئاوەڕۆی تێدا دانراوە کە بەیەکەوە ئاوەڕۆکەی نەئەڕژێتە ناو ڕووبارەوە، نەدێتە ناو سەر ئاوەڕۆی شاری کەلار، بەڵکو لە ناو گەڕەکە کە خۆیە لە ناو پرۆژەکە خۆیە چارەسەری بۆکرێ. ئەو یەکێکە لە پرۆژە استراتیجیەکان کە ئێمە دوو پرۆژەی استراتیجی هەم چارەسەری خۆڵ و خاشاک هەم چارەسەری ئاوەڕۆ لە بەرنامەی شارەوانیدایە. لە کاتێکدا ڕووباری سیروان سەرچاوەی سەرەکی کشتوکاڵی دەشتەکانی گەرمیانە و سەرچاوەی ئاوی خواردنەوەی بەشێکی هاوڵاتیانی قەزای کەلارە، بەڵام لە ئێستادا ئاوەڕۆی قەزاکە لە 3 شوێنی جیاوازەوە ڕاستەوخۆ تێکاڵ بە ڕووباری سیروان دەبێت. تا ئێستاش نەتوانراوە چارەسەری سەرەتایی بە دروستکردنی فلتەری سروشتی و درێژکردنەوەی ڕێڕەوی ئاوەڕۆکان بۆ کەمکردنەوەی زیانگەیاندێن بە ڕووبارەکە ئەنجام بدرێت. ئەگەر چارەسەری پێویست بۆ تێکەڵبوونی ئاوەڕۆکە نەکرێت، دوور نییە ڕووبارەکە لە داهاتوودا شیاو نەبێت بۆ بەکارهێنان بۆ هیچ بوارێک. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.